دوای ئەوەی لە ئێوارەی ڕۆژی 29 ئایار چوار چەکداری نەناسرا و منداڵێکی تەمەن 5 ساڵان لە ناوماڵەکەی خۆیاندا لە گەڕەکێکی شاری کەرکووک دەڕفێن و پاش ڕووداوەکە هێزانامنیەکانی لێئاگدار دەکرێتەوە بەهۆ مەبەستا هێزەکانی دژە تیرۆر باوبەشی لەگەڵ ئاسایشی کەرکووک لە ئۆپراسیۆنێکی نهێنیدا دوای بەدەستهێنانی زانیاری ورد منداڵەکە لە دەستباندەکە ڕزگار دەکەن و تەواوی ئەندامانی ئەو باندەش دەستگیر دەکەن کە سەرجەمیان تورکمانن. لە دوای ڕزگارکردنیشی ئەو منداڵە کە لە پێگاتەی تورکمانە بە دایک و باوکی لە شاری سلێمانی شاد کرایەوە. لێپرسراوی ئاژانسی پاراستن و زانیاری سلاش زانیاری هەرێمی کوردستانیش ڕای دەگەێنێت ڕێگە بە هیچ باند و گروپێک نادرێت ئاسایش و ئارامی شاری کەرکووک تێک بدات. چوار چەکداری نەناسراو بە ئۆتۆمبیلێکی قەمەرە ڕەنگی ڕەش لە دەرگای ئەو ماڵەیانداوە کە تەنها خۆی و دایکی لە ماڵەوە بوون و مناڵەکان لە دەستی دایکی دەرهێنا و فراندویانە. دوای ئەوەی کێمە ئاگادارکراینەوە دەستمان کرد بە لێکۆڵینەوە بە ئاگاداری بە ڕێز پارێزگاری کەرکووک دکتۆر نەجمەدین کەریم و لیژنێکی هاوبەش لە بینی ئاژانسی زانیاری هێزەکانی دژە تیرۆر و ئاسایشی کەرکووکمان پێک هێنا و توانرا لە ماوەی کەمتر لە 72 سەعات ئۆپراسیۆنێک دەست پێ بکرێ بۆ ئەوەی یاخود 4 ئۆپراسیۆنی جیاوازدا توانرا کەسی یەکەم دەستگیر بکرێ لە ئۆپراسیۆنی یەکەم و دوا بەدوای ئەوە توانرا مناڵەکە بە سەلامەتی و کەسێک کە حرەسی بوو دەستگیر بکرێ و دوای بەدوای ئەوە کەسی سێهەمی ئەنجامدەری کردەوەکە و دوا بەدوای ئەوەش ئەو ئۆتۆمبیلەی کە کارەکەی پێ ئەنجامدرا بوو و خۆشبەختانە ئێستا مناڵەکە سەلامەتە بەبێەوە هیچ زیانێکی بەرکەوت بێت گەڕاندومانێتەوە ئامێزی دایک و باوکی. دیارە ئەمانە بەنەتەوە تورکمانن و سونەن و دەتوانم بڵێم ئەنجامدرانی ئەو کردەوەیش بەداخەوە هەر تورکمانن بە مەزهەبی شیعە. ئەزانی شاری کەرکووک شارێکی زۆر تایبەتە. دیارە ئەمە فەلسەفەکەی بەڕێز مام جەلال بەردەوام دەبین کە کەرکووک وایە فرەنەتەوەیە فرە مەزهەبە فرە کەلتورە بەڵام کەرکووک شاری پێکەوە ژیانە و ئێمە فەرق و جیاوازی ناکەین لەبینی هیچ نەتەوەیەک و مەزهەبێک وەکو دەیبینین ئێستا ئەمە یەکەم جار و دووەم جار نییە کە ئێمە مناڵی تورکمان یاخود هاوکاری خەڵکی تورکمان یاخود عەرەبمان کردووە و ئێمە بەردەوام ببین لە سەرکارەکانمان نایڵن هیچ کەسێک ئارامی و ئاسایشی شاری کەرکووک تێک بدات. دایک و باوکی منداڵە ڕفێنراوەکە ئێجگار دڵخۆشن بە ڕزگارکردنی منداڵەکەیان و لە بەرامبەر ئەنجامدانی ئەو کارەدا سوپاسی هێزەکانی دژە تیرۆر و ئاسایشی کەرکووک دەکەن. دسنن لەبەر پارە بردیانەوە هەر وتیان پارە ئەو یەکەمین جار وتیان 50 دەفتەر بێنە دوای هەر ڕۆژ نەختێ کەمی ئەکەن يعني هەر بەس زۆر محتاج بوون لە پارە دیارە. والله من ئەوەنە دەلێ مەمنونم لێتان زۆر مەمنونم لێتان ئێوە یعنی قسوتان نەتکرد 4 ڕۆژ لەگەر ئێمە ماین بم 4 ڕۆژ ینی 24 ساعت لەگەر ئێمە بوون. ئەو باندەی کە لە پێش ڕفاندنی منداڵەکەەوە بوون لە کاتی ئەنجامدانی کارەکەیاندا بە تەلەفۆن قسەیان لەگەڵ دایک و باوکی منداڵەکە کردووە و لە بەرامبەر ئازادکردنی منداڵەکەیاندا داوای 500,000 دۆلاریان کردووە بەڵام خواستەکەیان سەری نەگرت و هێزەکانی دژە تیرۆر و ئاسایشی کەرکووک منداڵەکەیان لە دەست ڕزگارکردن و بە تەندروستێکی باشەوە ئەو منداڵەیان ڕادەستی خێزانەکەی کردەوە. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.